سلێمانی ئاماری کار و چالاکیەکانی ساڵی 2015یان خستە ڕوو. عەمید تاڵب عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگەی زانیاری ڕێگەیان لە ساڵی 2015دا 24614 کارتی نیشتەجێبوون بەخشراوە. سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانیش ئاماژی بەوەدا کە 121,000 پاسپۆرت دراونەتە هاوڵاتیان و لەسەر ئاستی پاسپۆرتی عێراق پاسپۆرتی سلێمانی پلەی یەکەمی بەدەستێناوە. هەروەها عەمید ساڵح عوسمان بەڕێوەبەری نشینگەی سلێمانی ئەوەی خستە ڕوو کە لە ساڵی 2015دا 78,768 ئیقامە دراوە بە کەسانی بیانی. ئەو کارتانی کە بەخشراوە بە هاوڵاتیان لە ساڵی 2015 24614 کارتی نیشتەجێبوون بەخشراوە بە هاوڵاتیان. ڕەزامەندی 18076 ڕەزامەندی دراوە بە هاوڵاتیان. لەدایک بوون 4569 کەس لەدایک بووە لە ئەو ئامارەی کە لای ئێمە تۆمارە، چکە باری شارستانیش بە هەمان شێوە ئەو ئامارەیان لایە، بەڵام ئەوەی کە لای ئێمە تۆمارە 4569. مردن 1384. هاوسەرگیری 12193. جیابوونەوە 372. باجی وەرگیرا واتە ئەو باجانەی کە ئێمە لە هاوڵاتیان وەرێگرین بۆ ئەوەی کە لە بری پێدانی کارتی نیشتەجێبوون بە هاوڵاتیان بریتیە لە 61,535,000. بەپێی نووسینگەکان کە دیاری کردووە حکوومەتی ناوەند فدرال بەپێی ئەم داتابەیسە بە نووسینگەی پاسپۆرتی سلێمانی یەک نمرەی یەکەمی بەدەستێناوە پلە یەکەمی دەدەستێناوە لە سەرانسەری عێراقا کە ئەویش زیاد لە 121,000 پاسپۆرتمان داوە بە هاوڵاتیان. 121,000 پاسپۆرت دراوە بە هاوڵاتیان بەپێی ئەم راپۆرتێکە لە بەقاوە هاتووە و نووسینگەی پاسپۆرتی دهۆک پلەی دووەمی بەدەستێناوە کە 117,000 پاسپۆرتە و نووسینگەی هەولێری یەک پلەی سێمی بەدەستێناوە کە 93,000 پاسپۆرت زیاترە. ئەمە بەپێی ئەو راپۆرتەی لە بەغداوە هاتووە. بەڵام ئەگەر پارێزگاکان کۆکەیتەوە، هەموو نووسینگەکانی پارێزگاکان کۆکەیتەوە لە سەرانسەری عێراقا بەغداد وەکو پارێزگا یەکەمی بەدەستێناوە کە 625,000 پاسپۆرت زیاتری بەدەستێناوە لە ساڵی 2015دا. وەکو سلێمانی ئێمە لە ساڵی 2015 4397 ویزەمان داوا کردووە کە 3280 ئۆکەی دراوەتەیە واتە ڕەزامەندی بۆ دراوە، 1117 ڕەفز هاتوێتەوە، ینی وەڵام نەدراوەتەوە کە ڕەفزە. ئەمە بەنسبەت ویزەوە. کۆی گشتی هاتن لە هەموو بنکەکانەوە لە ساڵی 2015 بریتیە لە 861,082 کەس. کۆی گشتی ڕۆیشتن بریتیە لە 858,188. بەپێی ئەم بەراوردی کە لە بەدەستی مندایە بەراوردی 2015 لەگەڵ 2014 لە هاتنە ئەم ساڵ خەڵک کەمتر هاتووە بە ڕێژەی 100,000 کەسێک. لە ڕۆیشتنە ڕێژەی 100,000 کەسێک زیاد بووە. بەڕێوەبەری چاکسازی ژنان و مناڵانی سلێمانی ئامار و چالاکیەکانی ساڵی 2015 خستە ڕوو. ئومێد محەممەد بەڕێوەبەری چاکسازی ژنان و مناڵانی سلێمانی